هنرمند ماهر ئەمین یەکێک لە هونەرمەندە دیارەکانە لە ئێستادا میوزیک ڤیدیۆیەکی نوێی بڵاو کردوتەوە و لە ماوەی پێشودا کاری لە میوزیک ڤیدیۆکەدا کرد و ستافی کورتسات مەگەزین لەسەر سێتی کارکردن بوون و چەند لێدوانێکیان لەو هونەرمەندە وەرگرت کە لەبارەی کارەکەیەوە قسەی بۆ کردین. هونەرمەندی دیار ماهر ئەمین لە ئێستادا لە شاری سلێمانی سەرقاڵی بەرهەمهێنانی میوزیک ڤیدیۆیەکی نوێ و لە کاتی تۆمارکردنی بەرهەمەکەیدا کامێرای کورتسات مەگەزین لەسەر سێتی وێنەگرتنەکەی چەند وتەیەکی لەو هونەرمەندە وەرگرت. بەرهەمەکە گۆرانێکی تازەیە بە هاوبەشی لەگەڵ هاوڕێی عەزیزم کاکێمن ڕەشوانی دروستمان کردووە. مۆزیکەکەی نەجیب گولسون و کاوەکاوانی دروستیان کردووە. ئێستا لێرە لە سلێمانی خەریکی کلیپکردنین بە هاوکاری کۆمپانیای هونەری زەنێ کە هاوڕێی دەرهێنەرم کاکە ئاودێر عومەر دەرهێنانی بۆ دەکا و ستافێکی لێ هات و خەریکی با بڵێن دروستکردنی کلیپەکەن. بێگومان من پێم خۆش هەموو کات بەرهەم بۆ بەرهەم جیاوازی دروستکەم، بەڵام دەکرێت بڵێن گۆرانیەکە گۆرانێکی عاشقانەیە کە لەو شێوەیە گۆرانی زۆر دروست کراوە، بەڵام لە ڕووی تێکست و ئاواز و شێوازی ئەدا و موزیک و ئەوانە بێگومان جیاوازی هەیە و هەز دەکەم شتێکی تازە بێ. منیش پێم خۆشە باسیەوە بکەم کە بابەتی کلیپەکە سوودمان لە شعرێکی شاعیری گەورە تەڵات تاهیر وەرگرتووە کە من سوپاسی دەکەم هەموو ئامادەیەکی پیشاندا کە ئێمە ئەو شعرە بگۆڕین بۆ سیناریۆی کلیپ کە بە هاوکاری کاکە ئاودێر و برادەران کارمان لەسەری کردو. ئێستا سیناریۆیەکی زۆر جوان ئامادەیە و هیوادارم کە کلیپەکە تەواو بوو بە دڵی کاک تەڵات و بە دڵی هەموو بینەرانیش بێت. خۆی بە دڵنیایی بینینی کەلتوری جیاواز و گوێگرتن لە گۆرانی میلەتانی جیاواز ئاسۆی بیرکردنەوەت فراوانتر دەکا و ئەگەر خۆت وەکو دەڵێ بە فیزیکی لەوێ بژی باشتر تێکەڵێر چەند ئێستا زۆر ئاسان بۆ تۆ لە ماڵی خۆت دەتوانی گوێ لە هەر ئیشێک بگری، بەڵام ئەگەر خۆت ڕۆژانە لە ناو کەلتورەکە بی و بزانی مەسەلەن چۆن مۆزیک دروست دەکرێ و چۆن گۆرانی دروست دەکرێ، حتمەن کە تۆ دەتەوێت بەشێکی هونەری ئەوان لە خزمەتی گۆرانی کوردی تەوزیف بکەی دەتوانی باشتر بیکەی. من هەوڵم داوە سوود لەوە ببینم و چەند گۆرانیەکیشم هەیە لە داهاتوێکی نزیک هیوادارم بە باشی با بڵێن بتوانین کاری کلیپی بۆ بکەین و بگاتە خەڵک.